لێرەوە گردنیان ئازاد بێ هەرچەنە ئەوەنە ئاسانیش نییە ینی وام کردووە کە بڵێم خوایە ئەم بابەتانە ئەدەمە دەستەوە طبعا ئێمە سەر لە مزگەوتی گەورەی شۆراوین ئەم شەوە شەوی 27 مانگی ڕەمەزانی پیرۆزە طبعا وەکو دیاریکردن دیاری نەکراوە کە چه شەوێکە بەڵام ئێمە میلەتی کورد میلەتەکەی ئێمە عادەتی گرتووە کە لە شەوی 27 زیاد تاکی دەکاتەوە بۆی کە دانیشێت بە جەماعی ئێمەش کۆمەڵێک بڕگە و بابەتمان هەیە بۆ ئەم زیندوو ڕاگررتنی ئەم شەوە پیرۆزە گرنگە ئەم شەوە بە تایبەتی وامان لێ بکە چۆن خوای گەورە ئەفەرمێ ليلة القدر خير من 1000 شهر ئەوە ئەجر و پاداشتیایە وا بکەین ئەوەی کردومانە و هەم بە دڵی خۆمان و بە دڵی خەڵک و خوانە بووە بیگۆڕین بەبێ گومان کە تۆ بابەتێک ئەخەیتە ڕوو کەسێک بە جۆریشتر کۆمنتە نووسێ جنێوە نووسێ لە کەسایەتی تەدا یعنی جۆرە لە جۆرەکان یعنی لە کەدارتەکە پێت ناخۆشە طبعا ئینسانە منیش پێم ناخۆشە بەڵام لێرەوە گردنیان ئازاد بێ هەرچەنە ئەوەنە ئاسانیش نییە ینی وام کردووە کە بڵێم خوایە ئەم بابەتانە ئەدەمە دەستەوە لە قیامەتا خۆت یەکلای کەرەوە خوای پەروەردگار یەکلای کاتەوە